سێ ئاب ڕۆژی چۆڵکردن و بەدەستەوەدان و داگیرکردنی شەنگال. سێ ئاب ڕۆژی داگیرکردنی خاک و ژیان و گیانی یێزیدیەکان لەلایەن تیرۆریستانی داعشەوە. سێ ئاب ئەو ڕۆژەی بە هەزاران ئێزیدی تێدا شەهید و ئاوارە و دەربەدەر و ماڵ و وێران بوون. لە سێ ئاب ئەوەی زۆرترین زیانی بەرکەوت ئێزیدیەکان بوون، بەتایبەت ژنان و کچانی ئێزیدی. دوای 2 ساڵ بەسەر ئەو ڕوودا و ئازادکردنەوەی شەنگال، بەڵام هێشتا شەنگال ئازارەکانی وە خۆی ماوەتەوە، چونکە ئەوەی کەم تەرخەم بوون لە بەدەستەوەدانی شەنگال ئێستا ئازادانە دەسوڕێنەوە بەبێ ئەوەی هیچ لێپرسینەوەیەکیان لەگەڵ بکرێ. ئەوەی بەرامبەر بە خەڵکی ئێزیدی لە دەڤەری شەنگال ڕوویدا کارەساتێکی زۆر گەورە بوو. ڕاستە بەشێکی بۆ دڕندەیی تیرۆریستانی داعش دەگەڕایەوە، بەڵام ئەوەی کە ئەو دەنگۆی کە ئەو سا هەبوو کە بۆی بەرشێک لە بەرپرسانی کە ئەمنیەتی دەڤەری شەنگاریان لە ئەستۆ بوو مقەسەر بوونەوەی کە نەیانتوانی وەک پێویست وەکسۆن لە شار و شارستانی تری کوردستان کە بەر پەلاماری تیرۆریستانی داعش کەوتن مقاومەت کرا، خەڵکەکەی پارێزرا ئەوە لە شەنگال نەکرا. شەنگال بەو خصوصیەتەی خۆی بۆی کە شارێکی ئێزیدی نشینە دەبواە زیاتر لە مەخمور لە گوێر لە پردێ لە دووس لە داقوق لە هەموو ئەو شوێنانە زیاتر داکۆچی لێ بکرێ لە بەرۆی دەزانین ئەوەی کە کرا پێشببینی کرابوو بەرامبەر بە خەڵکی ئێزیدی ئێمە لەو دەڤەرەدا، و ئەوەی کە داوایش کە لە هێزاریش دەکرێت کە لایەنی مقەسەر ئەو هێزانەی کە مقەسەرن لەوێ کە خەڵکی ئێزیدی داوا دەکا، بەڕاستی ئەوە بەشێکی جێڕانەوەی ئەو مافە معنەویە بۆ خەڵکی شەنگال بەداخەوە. تا ئێستا هیچ نەکراوە بەرامبەر بەو بەرپرسانەی کە پەنجەی کەمتەرخەمیان ئاراستە دەکرێت. دوای داگیرکردنی شەنگال لەلایەن سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان چەند لیژنەیەک پێکات بۆ لێپرسینەوە لەو کەسانەی کەمتەرخەم بوونە لە بەدەستەوەدانی شەنگال، بەڵام کارەکانی لیژنەکە وە خۆی ماوەتەوە. تا ئێستا لێپرسینەوە لە کەمتەرخەمان نەکراوە. ئەوەی کە لە شەنگال ڕوویدا لە 3 ئاب 2004 کە شەنگال کەوتووە زەرەر و زیانێکی زۆر بە خەڵکی سڤیلی ئەو سنوورە کەوت، لە ئەو کاتەش چار فەرماندەی لێبوو و هەندێک هێزی پاراستن و ئاسایش ئەو سنوورە و ئەو کاتە لەلایەن سەرۆکایەتی هەرێم لیژنەیەک پێکات کە بۆ ئەوەی ئیزراعات لەگەر ئەو کەسانە بکاتن کە هۆی کەوتنی شەنگال و هۆکارەکەی چۆن بووە کە ئەو کارەساتە گەورە لەو کاتە ڕوویداوە. ئەوە بوو کە لیژنەکە پێکات، بەڵام ئەوەی کە لەلایەن پەرلەمانی کوردستان و ئەندامانەوە کە هۆکاری سزادانیان ئیزراعاتکردنی ئەو کەسانە ڕوون نەکراوە، ئەوە بوو لە بەکەوتنی پەرلەمەوە نەتواندرا وەزیری پێشمەرگەوە ئەوانە بانگەش بکرێن بۆ ئەوەی لێ پێچینەوە بکرێت. بەڵام تاکو ئێستا لیژنەکەی کە دامەزرا لە ڕووی ئیزراعاتکردن لەگەر ئەو کەسانێک کە لە کەوتنی شەنگال لەوێ بوونە هیچ ئیزراعاتێکمان نەزانرا و لەگەر کەس کرابیت. ئەگەرچی دوای زیاتر لە ساڵێک شەنگال ئازاد کرایەوە، بەڵام تا ئێستا هاوڵاتیان نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان، ماڵەکان ئاوەدان نەکراونەتەوە و شەنگال وەکو پێشتر ژیانی بۆ نەگەڕاوەتەوە. گرتنی شەنگال لەلایەن داعشەوە و پاشەکشەکردنی هێزەکانی پێشمەرگە لەوێ، دواتر دروستکردنی لیژنە و دەستنیشانکردنی ئەوانەی کە هۆکارن و دادگای نەکردنیشیان، هەموو ئەمانە بە جێگوماناوی ماوەتەوە و غامزە. بەداخەوە دەبوو ئیجراعاتی زۆر تونند لەگەڵ ئەو فەرماندانە بکرێت کە هۆکاری ئەو ڕووداوی شەنگال و گرتنی شەنگالن، چکە لە ڕاستیدا گرتنی شەنگال تەنها هەڵەیەکی سەربازی بچووک نییە بە سەرمانە تێپەڕێ. گرتنی شەنگال کارەساتی گەورەی مرۆیی ماڵوێرانی خەڵکی ئێزیدیەکانی بەسەرا هات، بۆیە دەبێ جیاواز بێت لە چۆڵکردنی ڕەبایەیەک یان سەنگەرێک لە شوێنێکە وەکو تەکتیشێکی عەسکەری سیر بکرێ. ئەمە دەبێت زۆر لەوە گەورەتر سیر بکرێەوە، هەر ڕۆژێک بێ دەبێت هۆکارەکەی بۆ خەڵک دەستنیشان بکرێەوە، ئەوانشی کە هۆکار بوون لە دادگا سەربازیەکانە دادگایی بکرێن. لە ڕاستیدا دوای 2 ساڵ بەسەر داگیرکردن و ئازادکردنەوەی شەنگال، تا ئێستا بە هەزاران ژنان و کچانی ئێزیدی لە دەست تیرۆریستانی داعشدان، بە سەدان هەزار ئێزیدی لە زێدی خۆیان ئاوارە بوونە و نەگەڕاونەتەوە، بە هەزارانیش نیشتیمانیان جێهێشت و ئاوارەی هەندەران بوون. ئەوانەشی کە و ئازاریان بۆ ئێزیدی و شەنگال جێهێشت بە ئازادی و بێ لێپرسینەوە دەسوڕێنەوە. ئەو لیژنەیە پێکات بۆ لێپرسینەوە لەو کەسانەی کە کەم تەرخەم بوونە لە کاتی داگیرکردنی شەنگالدا وەک لیژنەکانی تری هەرێمی کوردستان بەیانجام بوو، بەڵام ئێزیدیەکان پێداگیری لەسەرەوە دەکەن
کە ئەوانەی کەم تەرخەم بوونە لە کاتی داگیرکردنی شنگالدا دەبێت ڕوبەڕووی سزا ببنەوە و دادگا سزای یاساییان بدات چونکە یەزیدیەکان گەورەترین قوربانیان لە شنگالدا. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.